ورن ورن دانیشن مەتاڵی پێ بۆمان ئەگەر بیزانین چییە بۆی داناوی داری جوان. مەتاڵێکتان پێدەڵێ داستانێکی گرنگە، مام ورچیش باش دەیزانێ جوانکی لەو ڕەنگە و ڕەنگە. بیزانە چییە خۆشە مەتاڵێ بیری لێ بکەوە مەڵێتە مەڵێ. بیزانە چییە خۆشە مەتاڵێ بیری لێ بکەوە مەڵێتە مەڵێ. گیا لەباریکە مەلاوانی گۆ زۆر جاران دیوتە لە ڕووبار و چۆ. باڵیشی هەیە هەرگیز نافڕێ، زاریشی هەیە هەرگیز ناقڕێ. پولەکە لە پێش نەتروکێ چاوی بە تۆڕ و قولەب دەچێت ڕاوی. ئەگەر نەیزانی هێشتا بیناسی دەتخەمەنە و ئاو دەتکەم بە ماسی. مەم خەرانەو ئاو مەمکە بە ماسی، ئەوەی تۆ دەیڵێ پێ دەڵێن ماسی، ئەوەی تۆ دەیڵێ پێ دەڵێن ماسی. جوانە جوانە زۆر جوانە ماسی ماڵی سەیرانە. جوانە جوانە زۆر جوانە ماسی ماڵی سەیرانە. دەیبین بۆ ئەو دۆڵانە دەیبرژێنین لەویانە. دەیبین بۆ ئەو دۆڵانە دەیبرژێنین لەویانە. مام ورچیش لەگەڵمانە میوانی ئازیزمانە. 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 بیزانە چییە خۆشە مەتاڵێ بیری لێ بکەوە مەڵێتە مەڵێ. بیزانە